کە ئەویش باسکردنە لە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا هەڵبەتە جیالەوەی کە ساڵانە خولی جۆرا و جۆر دەکرێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی و ڕێکخراوەکان کار دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی لە ئاڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیدا هەوڵەکان زیاتر شر دەبنەوە بۆ ڕێگریکردن لەم بابەتە و لە ڕێگەی ئەو هەوڵانەوە کار دەکەن بۆ کەمبوونەوەی توندوتیژی جا تایبەت بە هەنگاوەکان و ئەو کارانەی کە دەکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دنیا عەلی کە ڕاهێنەر و چالاکوانە لە بواری ژناندا ڕاستەخۆ لە ستۆدیۆی بەیانی کورسستان نیوز لەگەڵمانە خات و دنیا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتن. زۆر سپاس. دیارە ساڵانە بە شێوەیەکی گشتی کار و چالاکی و پرۆژەی بەردەوام هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی بەڵام لە 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەوڵەکان زیاترە بە شێوەیەکی گشتی و هەنگاوانەی کە دەنرێن لە هەرێمی کوردستاندا بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی بە تایبەتتر لەم 16 ڕۆژەدا تا چەندە کاریگەری لە دواخۆی بەجێ دەهێڵێت و هەنگاوەکان لە ئێستادا چی؟ سەرەتا دەستان خۆش بێ. ئەم هەڵمەتە هەڵمەندێکی 16 ڕۆژیە نێودەوڵەتیە هەموو ساڵێک لە 25 تشرینی دووەم دەست پێ دەکا ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دەی کانونی یەکەم ڕۆژی جیهانی مافی مرۆڤ کۆتایی دێت. ئەم هەڵمەتە پێمان دەڵێت توندوتیژی لە تەواوی جیهاندا هەیە و پێویستە ئێمە هەمووان کاری لەسەر بکەین و ڕوبەڕووی ببنینەوە بۆ نەهێشتنی توندوتیژی لە چوارچێوەی ئەم هەڵمەتەدا لە هەرێمی کوردستان لە لێوان لەلایەن دام و دەستگاکانی پەیوەندیدار و ڕێکخراوەکانەوە هەوڵ درراوە ساڵانە لە ڕێی چەندان پێشکەشکردنی چەندین سیمینار و وەرکشۆپ و جۆرا و جۆرەوە کاری لەسەرەکرێ بۆ هۆشیارکردنەوەی ژنان لە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی. باشە. ئەو کارانەی کە کراوە بە تایبەتی لەم 16 ڕۆژەدا بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خۆی لە چیدا بینیوەتەوە؟ تەنها ئەو مەجال و ئەو بەشەی کە ئێوە ڕاهێنانتانتیە ینی بۆ نمونەوەکو ڕاهێنەرێک وەکو چالاکوانێک کارتان لەسەر کردووە هەڵبەتە بە هەر ڕێکخراوە بە پێی ئیمکانیەت و پێگەی خۆی لەم 16 ڕۆژەدا کاری کردووە. بەڵێ ئێمە وەکو ڕاهێنەرانی 325 کە بڕیارنامەیەکی نێودەوڵەتیە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە لە سیویەکی دەی 2000 دەرچووە کار دەکا بۆ بەرەو پێشبردننی ژنان 4 ئاستی هەیە. ئاستی بەشداریکردنی ژینان کە داوا دەکات ژنان بەشدار بن لەسەر جەمکایەکانی بڕیاردان و دروستکردنی بڕیاردا چونکە لێرەیە ژینان کاتێک بەشدار دەبن لە دروستکردنی بڕیار و بەشداری پێکردنیان دەبێتە هۆی کەمکردنەوەی ئاستی توندوتیژی بەرامبەر بە ژنان. و ئەو کارانەشی کە ئەنجام ئەدرێت ساڵانە ڕێخستنی کۆمەڵێک سیمینار و وەرکشۆپ و خولی بەردەوامە ئێمە ناتوانین بڵین تەنها 16 ڕۆژ بەرەنگاربوونەوەیە بۆ ئێمە ژنان هەموو ڕۆژێک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە پێویستە کاری لەسەر بکەین بە درێژایی ڕۆژەکان لە ساڵدا بە دڵنیاییەوە. باشە هەڵبەتە کارەکان زۆرتر بۆ هۆشیارکردنەوەی ژنانە بۆ ئەوەی چۆن بەر بە توندوتیژی بگرن کاتێک کە توندوتیژیەک ڕوبەڕوویان دەبێت تۆ جا لە هەر بوارێکی جیاوازدا. ئەم هۆشیارکردنەوەیە کاریگەریەکانی لە دوای خۆی دەکرێت بڵێ ساڵ لە دوای ساڵ جێهێشتووە یان هەندێک کات ئەم گلەیە هەیە ئەڵێ ساڵانە لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەڵمەتەکان هەیە و بەڵام دوای ئەوە هیچ دەرەنجامێک نبینین. وەکو چالاکوانێک لەو بوارە بۆ چوونت لەسەر ئەمە چییە؟ خۆی ڕاستەکەی هەیە بەڵام ڕەنگە وەکو پێویست نەبێ بەڵام ئێمە وەکو خۆمان بەردەوام هەوڵماندا و کارمان لەسەر کردووە ئەوە نییە بڵین تەنها 16 ڕۆژەکەی من خۆم وەکو هەم وەک چالاکوانێک هەم وەکو کارمەندێک لە وەزارەتی ناوخۆ بەردەوام لە شوێنی ئیشەکەی خۆم کە بەڕێوەبەرایەتی ئاڕاستەکردن و ڕابەرێکردنی معنەویە ئەرکی ئێمەکردنەوەی خول و سیمینار و وەرکشۆپە بۆ ئەفسەران و کارمەندانی ناوخۆ من لە کەناڵەکەی خۆمەوە بەردەوام وەک چالاکوانێک هەوڵم ماوە سیمینار و کۆڕم هەبێ بۆ ژنان و هۆشیارکردنەوەیان لەسەر مافەکانیان و لەسەر چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی و کاتێک ئەو گرفتانەی هێتە بەردەمیان و هەراسان ئەکرێن ترسیان نەبێ و ڕوبەڕوو ببنەوە. باشە ئەو توندوتیژیانەی کە
بەرامبەر بە ژنانەکرێت لە دیارچین هۆکاریەکانی ئەوەی لە وەرکشۆپ و سیمینارەکانە بەدوایە چون چی بوون؟ هۆکارەکانی چی بوون بە دیاریکراوی؟ خۆی ڕاستێکی ئێمە لە کۆمەڵگەیەکە ئەژین ینی هۆکاری یەکەمی ئەوەی کە ئێمە وەکو ئافرەت بەداخەوە ینی بە چاوێک سێرمانەکەن وازانن ئافرەتان ناتوانن بەڵام ئێمە ئەتوانین ڕێگریمان لێ ئەکرێت لەوەی کە بچینە مەسەلەن پێشەوە بچینە ناوەندەکانی بڕیاردان. گرفتەکەمەیەکە وەک ئافرەتێک سیر دەکەن ینی بەکەم سەیری توانەکانی ئافرەت ئەکرێت. باش ئەم تێڕوانینە پەیوەندی بە با بڵێن ئەو پەروەردەیە هەیە کە لە بنەڕەتەوە ڕەنگە تاکەکان پێی تێپەڕ بووبێتن یاخود ئەمەش ئەگەڕێتەوە بۆ قووەتی ئافرەت کە نیشانی بدان نەخەروانیە. ڕاستەکەی ئێمە لە کۆمەڵگەیەکە ژین پێوترێ کۆمەڵگەی پیا و سالاری زیاتر بەداخەوە ئەم تەوژمە زاڵە بەسەر ئێمەیە ئێمە ژنانیش ڕەنگە ژنان خودی ژنان خۆشیان یعنی لە دەرکەوتنیان لەوە بترسن کە کاتێک ژنێک کە دەرئەکەوێت بەدەیان تۆمەت و کاری ناڕەوا ئەدرێتە پاڵی. زۆر جارەوە ژنان خۆشمان جاری وا هەیە ینی ڕەنگە نەتوانین وەکو پێویست لەبەرەوەی بەردەوام ترسێک زاڵە بەسەرمانە. باشە کەواتە چی بکرێت بۆ تێکشکاندنی ئەم بربەستانە؟ ڕاستەکە ئێمە ئەبێ نەترسین یەکەم جار ژنان خۆمان ئەبێ نەترسین بوار بە خۆمان بینە پێشەوە دووهەمیش ئەبێ و زەمینەمان بۆ بڕەخسێنرێت بە تایبەتی لەلایەن حکومەت و لەلایەن دام و دەستگاکانی پەیوەندیدارەوە و پێویستە بەردەوام یعنی ژنان هان بدرێن خولیان بۆ بکرێتەوە سیمیناریان بۆ بکرێتەوە وەرکشۆپ بەردەوام بۆی بتوانن ڕۆشنبیری خۆیان ینی زیاتر بکەن و زیاتر ئاشنا ببن بە مافەکانی خۆیان چییە و چی نییە و بێنە پێشەوە ترسیان نەبێ. باشە ئەم هۆشیارکردنەوەی لەلایەن ژنانەوە چۆن دەبین یاخود با بڵین ژنان خودی خۆیان تا چەندە هۆشیارن بەرامبەر بە مافەکانیان بەرامبەر بە ئەرکەکانیان بەو هەنگاوانی کە پێویستە بینێن لە کۆمەلگای و ئەرکی ئەمان بێت تا ئەو ڕادە زۆرە دەکرێت بڵێ ژنان بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگەی کوردیا هۆشیارن ڕەنگە ئەمە با بڵین لە بەشێکەوە بۆ بەشێکی دیکەی ژنان جیاواز بێت. بێگومان ئەگۆڕێت وەک خۆداماژت پیا لە بەشێکەوە بۆ بەشێک ئەگۆڕێ ئێمە ناتوانین بڵین ژنانی ئێمە هۆشیار نین ژنانمان هۆشیارن و ڕەنگە پێویستمان بۆ بێ زیاتر هەڵمەتەکانمان زیاتر و بەرفراوانتر بێت زیاتر پێویست بکات. باشە ئەم هەڵمەتانە زیاتر لە ناو با بڵین سنتەری شارەکان چڕ دەکرێنەوە یاخود ئێوە وەکو با بڵین مەجالەکە و بوارەکەی خۆتان جگەل لە ناو سنتەرەکاندا هەنگاو دەنێن بۆ قەزا و ناحیە و شوێنەکانی دیکەش تاکو ئەو ژنانش لەم هەڵمەتی هۆشیارکردنەوەیە لە ئاشنابوون بە ئەرک و مافەکانی خۆیان بێبەش نەبن. بەڵێ بێگومان ڕاستەیان لە ناو سنتەری شارە چڕترە بەڵام هاوڕێیانیشمان لە بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ژنان ئەوان ساڵانە لەم 16 ڕۆژەدا بەردەوام لە دەرەوەی شاری سلێمانی و لە قەزا و ناحیەکانیش بۆ خۆیان ینی سیمینار پێشکەش ئەکەن وەرکشۆپەکەن کاریان لەسەر کردووە. باشە پێشکەشکردنی ئەم سیمینار و وەرکشۆپانە لەسەر چ ئاستێکە؟ بۆ نمونە تەنها لەسەر ئاستی ناوخۆی ئەم کارە ساز دەکەن یاخود هەندێک کات لەسەر ئاستی نێودەوڵەتیش پێویست ئەکات کە ئەم سیمینار و وەرکشۆپ و خولانە بکرێتەوە؟ خۆی لەسەر ئاستی نێودەوڵەتیش هەیە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان زۆر پێویستمانەیان لەسەر ئاستی ناوخۆیان پێویستە زۆر زیاتر چڕی بکەینەوە کاری لەسەر بکەین. باشە خات و دنیا وەکو کۆتا پرسیارم بۆ بەڕێستان گرنگترین ئەو بابەتانەی کە پێویستە لە بەدرێژایی ساڵ و بە دیاریکراویش لە هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تند و تیژی تایبەت بە ژنان بوونیان هەبێت و کاریان لەسەر بکرێت خۆیان لە چیدا ببینەوە؟ ڕاستەکەی ئەمە یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژیمانەیە دژی ژنان و منداڵان و یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژی خێزانیشمانەیە زۆر گرنگە هەڵمەتەکان چڕ بکرێتەوە ئەم یاسایە بناسێنرێت بە جدی کاری جدی لەسەر بکرێت و زیاتر بگرێتە بەردەم دید و گوێی بینەران. زۆر سپاس بۆ دنیاعلی ڕاهێنەر و چالاکوان لە بواری ژنانە سپاس بە بەڕێستان سپاس بۆ وەڵامەکانت.